پێغەمبەری خوا سەڵسەلەم زۆر حەزی لە خواردنی شووتی و ترێ بووە. ئەم دوانەی وەکو میوە زۆر خواردوون و شووتی خواردووە لەگەڵ خورمایە. فەرمیەتی گەرمی ئەم بە ساردی ئەوە کوژین. هەتا ئێستاکەنە طب تحلیلێکی بۆ ئەمە نییە، تحلیلێکی واقعی بۆ ئەمە نییە. پێغەمبەری خوا سەڵسەلەم مەبەستی چییەکە؟ فەرمێ نەکسیر و حەڕ هذا ببەردی هذا وبەردی هذا بحەڕی هذا. ئەفەرمێ گەرمی ئەم ساردی ئەم بە گەرمی ئەوە کوژین و گەرمی ئەویش بە ساردی ئەوە کوژین. یعنی پێغەمبەری خوا سەڵسەلەم دوو خواردنی ئاوێتە کردووە و ویستێتی حاڵیمان کە ئەم دوو خواردنە یەکیان گەرمە یەکیان ساردە. هەتا ئێستاکەنە ئێمە لە مستەلەحی طبیە ئەمەمان نییە، یاخۆ طب نەچۆتە عمقیەوە، یاخۆ پێی نەگەیشتووە. بەس من دڵنیام چەند ساڵێکی تر دەرەکەوێ ئایا پێغەمبەری خوا سەڵسەلەم مەبەستی چییە؟ ئەو تاقەی کە تایەتی، ئەو ATP کە تایەتی، ئەو گلوکۆزەی کە تایەتی، مەبەستی چییە؟ بە ساردی. بۆ هەندێک خواردن هەیە ساردە. ئایا بەسی پێغەمبەری خوا سەڵسەلەم ئەو خواردنانی کە تەسیریان لەسەر شەکرە هەیە، ئەو خواردنەی تەسیریان لەسەر شەکرە نییە. ئەمی ئێمە ئێستا ئەمڕۆ باسێکین، مەفروضە چەند ساڵێکی تر بێ دکتۆرێکی تر بێ مختەسێکی تر بێ لەم بوارەیە باسی ئەم مەوزوعە بکە. نابێ قسەکانی من دووبارە بکاتەوە، لەبەرەوەی بە شتێکی تازەی پێ بێ. بۆیە عیلمێکی تازە دادێ پێیە بترێ چۆن هەوری سارد و گەرم هەیە، ئاواژە بێ خواردنی گەرم و ساردا بێ. چۆن خوای گەورە فەرمێ و من كل شيء خلقنا زوجين لە خواردنیشە ئەبێ ئەم عیلمە وردە و دەکەشف بێ. هیوادارم ئینشاڵڵا ئەم عیلمە لەسەر دەستی مسلمانە کەشف بێ، مسلمانەکان بەدوایە بچن بزان تاقی غیزایی ئەم دوو جۆرە خواردنە فەرقیان چییە.